ئێرە سلێمانیە سەنگەر شاری مام جەلال ئەو شارەی یەکەتی بوو چەندین ساڵ تێدا حاکم بووە ئێستا خەریکە تێدا دەبێتە میێوان هێبدار ئێستا وای لێ هاتووە کە والی ئەم شارەیش لای یەکێتی نییە لای ڕکابرە سەرسەختەکەی یەکێتیە کە بزوتنەوەی گۆڕانە یەکێتی ئەڵێت بۆ ئەم هەڵبژاردنە مفاجعەیە دروستەکەم کە والی و تالی سلێمانی دێنمەوە لای خۆم یەکەتی بۆ هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عێراق 35 کاندیدی لە ناو شاری سلێمانی و دەوروبەر پەرت و بەڵاوی کردوتەوە بۆی لە دەرگای خەڵک بدات پێیان بڵێت ئەگەر ئەم جارە دەنگ بە یەکەتی نەدەن ئەوەی هەیەش لە دەست دەدەین ئێستا کاندیدەکانی یەکێتی ماڵ بە ماڵ دەرگا بە دەرگا کۆڵان بە کۆڵانی سلێمانی دەگەڕێن و پێیان دەڵێن وەرن با یەکێتیەکەی جاران زیندوو بکەینەوە هاوڕێ جەبار کاندیدی ژمارەی 14 لە سنووری پارێزگای سلێمانی کاندیدی یەکەتیە و میێوانی بەرنامەی چی دەکەن؟ ئەو کە ماوەیەکی زۆر بە پرسیارەتیەکی حیزبی ناوچەیی هەبووە ئێستا دەیەوێت بە پرسیارەتەکەی گەورەتر بکات بەخێر بێ کاک هاوڕێ بۆ بەرنامەی چی دەکەن چی دەکەم بۆ 4 ساڵی داهاتوو ئەگەر دەرچوو پەرلەمانی عێراق ژیانەوەی مافەدەستوریەکانی هەرێمی کوردستان و شەڕکردن لە بەغدا بۆ بشێوی خەڵک لە سەردێڕی کارەکانی من ئەبێ لە داهاتووی پەرلەمانی عێراقا هێبدار لەگەڵ کاک هاوڕێ جەبار با بچینە ناو ناو دەنگدەر ناو دەنگدەر ئامادەی؟ فەرموو سیقم بە کورتمەوە تا 20 ساڵی تریش وەکو هەولێری لێ نایە یەکێتی نیشتمانی کوردستان شعارەکەی ئەمە بواە دەرکردنی هەموو یەکێتیە دڵزەردەکان من چوار برام شەهیدم من ئاخۆ بڵێم چیم بڵێم پارتیم بڵێم یەکێتیم ئەگە ئەو ملەتە نەک ئەتوو پارتی یەکێتی نێچی بارزانی مامزەلان مەسعود بارزانی هەرچی دەری ئەگە ملەت پشگیرینەکە بە قورعان بە قورە هیچ نییە چکە پاکێتەکە لە بەرگبی ئەگە سەرخت پێنەوێ بەچی دەیکێشی سیقم بە کورتمەوە سیقی بە کورت نەماوە کابرایەکی ئیسرائیل بێ حکومکە لە کورد باشترە نە عەرەب نە کورد سیقم پێ چیەکەن ئەو مزمانە پەیداکە سیقایە ئەمە زۆر خەتەرە ئەوانە دەنگدەرن من دڵنیام ئەم بەڕێزە ئەوەی کە ئێستا ئەیڵێ کە فوکوڵێکی تاتیە ئەگەر لە دۆخێکی هێورترات وەگەڵە بیر لەم قسانی خۆی بکاتەوە دڵنیا بە ئەو لە من دڵسۆسترە چونکە ئەو وەگەڵێ هاوڵاتیکی ئەم کوردستانەیە ئەو لە نیگارانیەوە ڕەنگە و بێشت نییە فەقیری جەبارە لە گیرفانیدا پارە زۆر دێدا کا دەفتەرێک بینە دەرێ من زۆر خۆشحاڵم ئەودا 900 دلارە ئیشم بە پارە نییە بەڵام خەڵکی فەقیر ئۆزا زۆرە ڕاستە لەگەڵتان خەڵکی 1 دلاری پێ نییە 900 دلار 800 دلار ئێستا 100 دلار کردەوە بەداخەوە عەطف و وەگەڵێ کێبرکەی ناڕەواشەیە ئەمە وای کردووە خەڵک بێ ئومێد بێ ئێمە بێ بڕوامان بە خۆمان هەبێ کە هەڵەمان کرد دانی پیانین بەڵام گرنگ ئەوەیە ئەم هەڵانە دووبارە نەکەینەوە ئەم هەمووەندان پەرلەمانە بەڕێزە کە دانیشتون ئەڵێن خەبات بۆ کوردەکەین وەچینە بەغا باشە ئەگەر پارتی بێ وێکێتی بێ و گۆڕان بێ و کاکبەرم بێ بچن دیفاع لە کورد ناکەن بەڵێ ڕاست باشە بۆچی لە ناو خۆیانە قسە بە یەکێک لێنەوە حکوومەتی عێراقیان هەل لە بیت شۆ زانە عەرەبەکان چی هەڵێن جەماعەت شەوان دانیشتن ئەڵێ تەماشای کورد بکەن ئەوان مشکلەی ئەمان نەخۆی من هیوە بەغاش هەر بچنە بەغاش لێ ئەم ئەنسوریارە بێت نەخێر دڵنیا بە وەکو یەکێتی ئێمە هەڵمەتەکەمان هەڵمەتێکی هێمنە ئێمە تێ ئەگەین لەبەر ئەوەی ئیشمان کردووە لە بەغدا لەبەرەوەی هەڤاڵ مام جەلال خەرمانێک وەگەڵ لە خەبات و تێکۆشانی هەیە لەوێ تێ ئەگەین هەموو تیمی کوردستان ئەگەر پێکەوە بین ئەتوانین لە بەغا کاریگەریمان هەبێت من بۆ خۆم لە جێشی عێراق داوام کردم پیاوە بەڕێزە لێ بزانە پیاوێکی زۆر بەڕێزی شەو و من دەنگیش بەم دەنگ بەو پیاوەیە ئەوە دەنگێک مسوولگەر بەبێ ئەو چێماڵیان وەک پێشمەرگەیەکی دێرینی یەکێتی نیشتمانی کوردستان منی دەنگی پێدا ئەوە دەرچووی ئەوە دوو دەنگ دەنگی تێ ئەوە دوو کاک ئەوە دوو دەنگ 20 ساڵی تریش وەکو هەولێری لێ نایە ئێرە هەتا 20 ساڵی تر خەتای چییە؟ خەتای چییە خەتای ئەمانە خەتای یەکێتی بگرێت بۆ سلێمانی چی بکرێت چی بکرێ باوکە ڕۆبەسیمانەیە شەسیمانەیە هیچ شوێنێکی درمان نییە
ئێمە وەکو خەڵکی شاری سلێمانی زۆر دڵخۆشین کە پایتەخت ئاوەدانە چونکە ئەوش بەشێکە لە هەرێمی کوردستان دهۆکە هەڵەبجەیە هەر شوێنێکە ئەوە وەگەڵە کوردستانە ئێمە سەربەرزە بین یعنی لەو وەتەرەی کە سراعی ناوچەیی دروستکەین ئەمە شتێکی خراپە سراعی ناوچەی ناکاکەوڕێ بەڵام هەوڵاتیەک مافی خۆی نێ لێرە شارێکی توخوا هەولێر چۆنە لێرە چۆنە بەسەر چاو ڕحمەتی خوا لێبێت ئەوە پردی کۆبانی بەوخوا هەتا سەزاڵی دیژۆکو ڕابی جێولێرتان وەناکەین نا ئینشاءڵڵا ئومێدی بەخوای گەورە هەبێ بەگوێ لێ بگرێ ئومێدی بەخوای گەورە هەبێ ئینشاءڵڵا سلێمانیش هاوشانی هەولێر کە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە پێگەیەکی معنەوی و ئیداری هەیە و لە سلێمانیشا زۆر ئیش کراوە خەڵکی سلێمانی ئەزانن شاری سلێمانی پێشتر لە چواردەوری شەستی بوو ئێستا چەند بەرفراوانە چەندین پرد کراوە چەندین بەرزە پردە ئەندەرپاسە بینای بەرزە وەگەڵە گوندەکانە جادەکانە بەڵام لە ئاستی پێویستان نیە جاتان یەکەم برادرە من چوار برام شەهیدە دوانی پارتی و دوانی یەکێتی من ئاخۆ بڵێم چیم بڵێم پارتیم بڵێم یەکێتیم بڵێم چیم خوێنم ڕژاوە من ئەڵێم کوردم کوردێکی بە شەرەفی کوردێکی بە شەرەف خۆم زۆر بە دڵسۆز دەزانم 8 ساڵ پێشمەرگە بوو کاتان یەکەم مەڵێن ئەمە پارتیە مەڵێن ئەمە یەکێتیە مەڵێن ئەمە حسکە مەڵێن ئەمە ئیسلامیە کە ئەچنە بەغا داواتان لێ ئەەکەم بە یەک دەنگ بە یەک ڕەنگ لە یەکتری مەخوێنن ئەگەر هاتو ئێوە یەک دەنگ بوون لە بەغدا کاک چەنگەر خەستەم بەخوای گەورە حکومەتی عێراقیەتە زەلال ئێمە پێشمەرگە بووین لە ئەیلولا حکومەتی عێراقیمان هێنایە زەلالەت سەدام حسێنمان هێنایە زەلالەت کاکەگیان لە یەکتری مەخوێنن ئەم سلێمانیە ئەم هەولێرە ئەم کوردستانە بۆ وایان لێ کردووە ئەم حیزبانە بۆ واتان لێ کرد کاکەت کاتان لێ ئەەکەم لەبەر ئەوەی کە سوکاری شەهیدە سەرسەری منە و قسەکانی هەموو تێی دەکەی قسەکانی هەڵقوڵاوی ناخی کوردستانیەک و کوردێکی ئەسیلە دەکەم ئەو پیاوە دەناسن ئەم پیاوە خۆی گوڵە زۆر هەمووی هیوایەتێکمان بم پیاوە هەیە کە بچێتە پەرلەمانی بەغاوە هەموو ئیشە بۆ خەڵکی سلێمانیش و بۆ مەنتیقەکەش کادوانە هەموو هیوایەکمان پێێتی لەبەر ئەوەی خۆی گوڵە بۆ ئێمەش گوڵی تەقدیمەکەم خۆشحاڵی بە هەموو کاندەکانی یەشێتی هەر یەکێتی شەو و فریای هەموو خەڵکەوتۆ لە هەموو حاڵەتەکانە نەدی بەرەم ساڵاوش لەیەکە دیجاوتەوە وڵی ترۆشمان کردە بەڵام ئێمە هەر یەکێتی ئەنی ئەو بەس پێتان وای بەسێکێتی ئەتوانێ لە هەموو عالەمە سەرۆک بڕواجێ نشینەکەی لە وڵاتی خۆیەتی بەڵێ ئەمە وەکو کردارێکی دوو بنەماڵە و حیزبایەتی نییە چن بۆ هە شوێنێک نێشی بەرزانی لەگەڵ باڤێڵە ئەڕۆن قوبات کەس چوون بۆ ڕوس نەفیش پەرلەمان وتی وەرە پێمان بڵێ بە چەند فرۆشراوە و نەفرۆشراوە و تێتی نییە پێویست ناکە ئەمە لەوە ناکە ئەم دوو بنەماڵە حساب بۆ کەس ناکەن من هەروەکو پێشتر وتم یعنی ئیشەکەی من نوێنەراشیکردنی کووردە لە پەرلەمانی عێراق هەندێک وردەکاری هەیە بەس کاکەڕێ پەیوەندی بۆ هەیە خەڵک نیگەرانە لێتان ینی باسی وەکن کە خەڵک نیگەرانە لێتان بەڵێ قۆرغی هەموو شتێکتان کردووە تۆ بەڵێ خۆکاندید نکردو یەکێتی و سەربەرزی باشە کاکە بەڵ تۆ نەماڵەکەی خۆتا لە ماڵی خۆتا ڕێزی خۆ نەگریت لە دەرەوە یعنی چی لە دەرەوە من ئەبێ ڕێزی تۆ بگرم بەس لە ماڵە من بدای تۆم لە ماڵی خۆم ڕێزی من نەگریت لە هەرێمی کوردستانە دۆخێکە بووە ئێمە خۆمان ئەزانین کە دوای ئەوەی حکومڕانی کوردی دروست بوو کۆمەڵە دۆخاتە پێشەوە ئەم دۆخە هەرچەندە لەوانێ فاکتەری ناوخۆیی هەبوو بێ بەڵام فاکتەری دەرەکی ڕۆڵی تابینیوە ئێمە هێور یعنی باشترین دەرچە ئەوەیە هێور تەجاوزی هەندێک خلافاتکەین بۆ داهاتوویەک بڕوانین چونکە ڕابردوو تازە تێپەڕیوە خزمەت بە ئێمە ناکە خاوەنی برای دوو شەیدی سەنگەرم شەیدکەمال و شەید جەمال لە گەڕێکی خەباتە بەناوبانگە بەڵێ لە ژیامە نەبینیوە نوێنەرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرە بڵێ کاکە بۆ نایم سەردانێکتان بکەم ڕەنگە تۆ لە ماڵ نەبووبی کاکە بە گۆڕی شەیدان دایمە لە ماڵم دایکم مرد زەلامتان نادم بۆ تەعزیەکەی باوکم مرد زەلامتان نادم بۆ تەعزیەکەی عیبە بەس لە هەڵبژاردنە مەرحەبا بەخوا لە هەڵبژاردنیشان نایەن بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی ئەوەی من معلوماتم بێت وەفای هەیە بۆ شەیدەکانی بۆچی وەفاتانیە بۆ شەیدەکانی من ڕێزم هەیە کە سوکاری شەیدان لەسەر سەری منن
چونکە بە خوێنی ئەوان ئێمە توانیمانە بەردەوام بین و ئەم دۆخە بێتە پێشەوە لە دەرەوە لە شالاشەکانتان لەو پەیرە و پرۆگرامانی کە هەتان بووە کە ئەتان نووسیەوە کە ڕۆژنامەی شوکتان هەبوو وڵاوتان نەکردەوە دوای ئەوەی کە هاتنەوە لە 91 بە دووە ئایا ئەوانەتان جێبەجێ کردەوە بۆ خەڵک یەکێتی هەڵگری دروشمی مافی چارەی خۆنووسین بوو مەسلەی فیدراڵی لە هەڵبژاردننی یەکەمە یەکەم تەلەڤیزۆنی دامەزران زانکۆی ئاوەدان کردەوە زانکۆی سلێمانی ڕێفراندوم کاکڕێ بەڵێ من خۆم دەنگمدا بە ڕێفراندۆم پەشیمانیش نیم بەرهەم ساڵح نییە ئەو هەموو پارەی سەرف کرد ئەو هەموو پارەی سەرف کرد بۆ قوتابی و من ناڵم قوتابی حەقی نییە بەڵام بۆ تۆ جارە شارەکەتی پێشخستایە سنعاتی پێشخستایە ئەنجا خەڵکی بنارداتە درەوە منە تا ئێوارە جاخۆ نزیکە کەسە نزیکەکانی چێتی نێژۆشکات خۆ من بەرهەمینێ برانیان بۆچی نانێش کاکە جانێ حکومەت بووی تۆ ڕێزم سەر حەزەکەم هێشتە پێ بڵم لەم وڵاتەیە 1000 ساڵی تر هەر یەکێ نیشتیمانی کوردستان بوونی هەیە ئەوانی درۆتە لە سێ گۆڕان هەیە کۆمەڵ هەیە گردووە بەرەم هەیە هەموو کەسێکەیە هەموو محەممەدێ بێ بە محەممەدەیە نابێتەوە نابێت کاکە لەبەر ئەوەی با من یەشتی پێ بڵم لە هەولێر لە پارتی زیاتر کەس بوونی هەیە بە ئیجازەیەوە کاکاوڕە پێم بڵێ سەرکردایەتەکانی یەکێتی و پارتی بە تایبەت یەکێتی ئەو سەروەتەی کە هەیەە ئەمان توانیان ڕۆژە ڕۆژە پێیان بڵێن ئەو سەرۆتتان لە شوهێنا ئەو مەلەفانەی کە هەیە هەر هاوڵاتیەک هەر بەرپرسێک هەر خاوەن نفوسێک ئەگەر مڵکی گشتی داگیر کردووە من یەکەم کەسم پاڵپشتیانەکەم کە بدرێن بەدادگا هیوادارم یەکێتی نیشتمانی کوردستان دوو کاندیدیە بواە بە تایبەتی شعارەکەی ئەمە بواە دەرکردنی هەموو یەکێتیە دڵزەردەکان چکە ئێمە بڕوامان وایە یەکێتی ئێمە بڕوامان وایە ئێمە بڕوامان وایە یەکێتی بەتەنیا ناتوانێت بڕیار بە یەکێتی شەلەلی کردووە یەکێتی ناتوانێت بەتەنیا بڕیار بە ئەگەر وا بە یەکێتی ئێستا حالیان لە خەیبوو با کەس خۆ ئەوەش دامی دەکات سەنگەر یەکێتی دڵسەر دێ لە ناو یەکێتیان ئەو یەکێتیان بۆ ینی ئێمە خۆمان وەکو یەکێتیەکان نیگەران بووین لە ئەدای سەرکردایەتی یەکێتی ئەمەمان هەڵگرتووە لە کاتی ئەم هەڵمەتا خستومانەتە ئەولاوە ئەو کاتێک کە ڕۆژی مەحکەمەیان دێ کۆنگرەی چواری یەکێتیە کە یەکێتیەکان هات لەسەر منەسا هەر ئەندامێکی کۆنگرە هەر پلەیەکی هەبێ پلەکەی لە دەسەدا کەسمان بە بڵێ محاسبەی ئەوانەکەن کە لە پارتیەوە نزیک بوون نەک هەر ئەوانە ئەوەی زەرری بە یەکێتی گەیاندە بێ ئەوەی بەرنامەکەی هەواڵمان جەلالی جێبەجێ نەکردبووە بە هەر کەسێک ئەتوانی بە کاقوبات بڵێ چۆرە بۆ ماڵەوە لەبەر ئەوەی هەموو بڕیارەکان لە بەرژاندی ئەوەی کاری باشی کردبێ جارێکی کەم متمانی پێ ئەدرێتەوە ئەوەی کاری خراپی کردبێ بە پێی کارە خراپەکەی ئیجراعاتی لەگەڵاک